نەگۆڕ دژ بە یاسای زۆم و زۆرم باوەڕم زادەی ڕەوایە نەتوانم ئەوێز بگۆڕم سروشت و ڕێژەی نەگۆڕە دژ بە یاسای زۆم و زۆرم باوەڕم زادەی ڕەوایە نەتوانم ئەوێز بگۆڕم من کە یەک جار دەژیم دەمرم خۆی لایەتیم زۆر پێلەنگە خۆباڵی یەر سوێنێ دەڕژێ باستۆی لوولەی تفەنگە من کە یەک جار دەژیم دەمرم خۆی لایەتیم زۆر پێلەنگە خۆباڵی یەر سوێنێ دەڕژێ باستۆی لوولەی تفەنگە چیتانەوێ چیتانەوێ دژی دەسەڵاتی ئێوەم کەم لوچکەلانەی هەڵۆیە دڵنیابن من بەوێوەم چیتانەوێ چیتانەوێ دژی دەسەڵاتی ئێوەم کەم لوچکەلانەی هەڵۆیە دڵنیابن من بەوێوەم من کە یەک جار دەژیم دەمرم خۆی لایەتیم زۆر پێلەنگە خۆباڵی یەر سوێنێ دەڕژێ باستۆی لوولەی تفەنگە من کە یەک جار دەژیم دەمرم خۆی لایەتیم زۆر پێلەنگە خۆباڵی یەر سوێنێ دەڕژێ باستۆی لوولەی تفەنگە گۆزیوە ئەسم تشتی خۆرەتەوە هەر کەسێ باگرزین کە کەم ژیە و کەڵ ژیەوە هێزم لە باگۆزیوە ئەسم تشتی خۆرەتەوە هەر کەسێ باگرزین کە کەم ژیە و کەڵ ژیەوە خۆم لە نادەم لە بەڵاتەم لە مەرجی خۆم بردووە سەرکەشێکم لێ تەنیاخم وەڕی خۆم ون کردووە خۆم لە نادەم لە بەڵاتەم لە مەرجی خۆم بردووە سەرکەشێکم لێ تەنیاخم وەڕی خۆم ون کردووە من کە یەک جار دەژیم دەمرم خۆی لایەتیم زۆر پێلەنگە خۆباڵی یەر سوێنێ دەڕژێ باستۆی لوولەی وشي كاك لا بو عفساوي فتح او سي زلامه غريب نو هاكي ديت هميان باش وتشي كان الله يخون راسكي تامن خبر بم بو باش صاوش حمامين باني شاري چاو ديريام كا والله بي بزاني خاچان بتولا كابيجه ئێمە هیچ خلافێکمان لەگەڵ جانباسەکان کردووە؟ نازانم پارەکە بەکاک تایارە ئەبێ هیچ نوقستانیە بێ پێیان چواردەورمان بە پۆلی گیراوە تایار وا تایار بەڵێ ئەڵی چی خاڵەمان ئەو
خۆ هەموو میبانی شاریە خۆیەتی سەیرە بەرە ڕۆ غەزەبی لێبارێ ئەو گایەنەتان بۆ کوێ داوەتە پێش بۆ من پرسیارەکەم تۆ تەنها جوابم بەرەوە کڕیمانە کڕیتانە یان دزیتانە ئێمە دزمی ناگا لە دەمە بێ کە نەڕێ ئەم دەبڕوتە کێیە جواب بگرە دەمڕوت ئێوە نەک دزن بەڵکو و جەردەشن تێگەیشتی نابێت تۆزە حرمەتی خۆ بگری من بێ حورمەتم ئێوە هەر بە تایفە بێ حورمەت و دز و جەردە بوونە کێ بێ حرمەتە هەی بێ حرمەتینە مەکەتەر خۆتە خەنەکەی نەکەیتەر مەعوز بۆ خواتەر بارچاوەش ئەم هەموو زوڵمە بووە ئاخر چیمان کردووە ئێوە خەرتێکی بۆ گەنن دز و جەردە و میخوە بن خۆش بدانە بۆیە تۆ ناکوزم بۆی خەبەر بیتە بۆ دەست سەمیاڵە و پیان ڕابگەینی جارێکی تر بە هیچ شێوەی نابێ پێ بخەنە خاکی ولیاوەوە یاڵا کوورگەن ئێوەش ئەو گایەنە بگەڕێنەوە و ئەو دەمروتەسم بۆ ڕاپێشکەن بۆ سزنی ولیاوە و تاکو لیاوەکو سەک بتۆپێت یاڵا کار مەیبەست تایار تایار ڕاستە ڕاستە میلبانی شاری بکوالقینەکەی ئاخری ئاگری شەڕی بەکوشتنی ڕەسەی ڕەحمەتی لە تەکمالە ئەزگیرسان خوا بۆ سەرەوە ئاگای لێمانە خەتای ئەمەی جانە بوو هەر بە زۆر دەی چەمیاڵەی تازەبار کرد پیزەگیان هەموو میلبانی شاری وازان تێ بەم کارە ساتەی بۆی خوڵخانین ئێمە چاوترسێ نەبین ئەگەر ئێوە کەس و کار و کوڕی فیزە بن نابێ بیاڵن ئەم حەکمانە بە خۆڕەی بڕە کوا تالیبی کوڕم ئەی بۆرە کوا بۆرە ئەمەتام دایە جان ئەمەتام خولە فەلکە های لەکوێ ئەوە تام نەنە جان ئەوە تام پێم خۆشە وەک بڵین ئازابتان بینم نەک بە پەستی و غەم ناچین من کورگەلیام لە دەور بێ ئیتر چۆن هەموو میلبانی شاری جورئەتیەوە کاتە ئەوریش لەناو بەرێ هەی قوڕی دنیای بەسەر خۆجارێ خولەم ناساغا خۆیە دەنگی نابیستە ئەوەتام گیان ئەوەتام نەخۆشی و لەرزودا قەڵەمی دەست و ئەژۆی شکانوو بەڵام ئەمڕۆ لە تاو کوشتنی ڕەشە و گرتنی تایەری برام ئەلەم لە گیانمان نەما خولە جاتەیە بڵێ چی ئەمەیە بڵێم بارچاوەش هەمە میلبانی شاری قوڕەکەی خەز بۆ گرتوینەتەوە ئەبێ ئێمەش جوان بۆی پشێلین بۆیە ئیمشەو پێویستی بە بڕنەوە بڕنەو بەڵێ بڕنەو بۆ ئیمشەو
چاکی چەند بە لێزەتە کەریم ئەوە بۆ بڵەق بووی نەجوڵێن هەر کەسێکتان بجوڵێتەوە وەکو سەگەی تۆپێنم سەگ بابینە کۆ تایاری برام لەکوێیە چرا قسم لەگەڵات کرد بڕنا ئەو دارانە خۆ شار و نەیتە دەرەوە دەی چییە؟ چی قەوماوە؟ گوێ لێبێ ئەوە هەڵە میوانی شاری مەفرەزەکەیەکی بۆ ئێرەیە بڕنا ئەو دارەکان خۆ شارەرەوە نەیتە دەرەوە ئەگەر من کوژرام ئەو کاتە وەرە دەرەوە هاوای مەحموود جان ئەوانە زاڵم و قینە دڵن ئەمە چی پێم جای تۆ مەحموود جان هەمی بنێ نەبێت بگرە ها نەیتە دەرەوە چیان لێ هاو کوا تایار طالب گوڕە حەمامی بانی شاری هاتوو ئەێرە خولە لە ناوبەرێ تایار چی لێ ها خولە سەلکە ئەی دەستیش کاومەی ماڵی وێرانم بۆرە بۆ هاتووی ڕاکە پیان بڵە بە تایار و طالب و خولە سەلکە بڵە بڵە خۆیان بشارنەوە چیان لێ ها خولە وەرە دەرەوە خۆری قەسەم بەخوا کارێکت پێ بکەم با بە دەواری شەڕی نەکرد بێت وەرە دەرەوە ئەمە حەمانی سبانی شاریە باش ساوزیکیش دەستی بودیەوە وەک شێروا لە مەیدان وەستاوە وەرە دەرەوە حەمامی ئەهادی کە لە ڕای خوا لە کوڕەکەم گەڕێ زۆر نەخۆشە چۆ لە بەرچاوم پیدا با تۆش نەکوزم ئاخر بۆمان کوژی برام خوا نەخوازەوە هیچ خراپەیەکمان کردووە تا بمان کوژی ناوەڵایەوە فریشەن مەلایکەن ئێمە سەگ و سەگ بابین ئێمەین پیا و خراپین تۆ برام دوول لە تۆ خولە بوو ئەو پیاوە و دوو مانگ بەرلێتە هێرش بێن دەسەر بودیەوە و مەخفەری من داگیر کات و شوتەکانم باڵبەست کات ئەمە چییە دز و جەدە و عەسکەری فیرار و پیا و خراپم بۆ ڕزگارەکات با هێرش بێن دەسەر سەرەفی من بۆ پیا و هێزاتی وا بکات مەگەر خوا غەزەبی لێکرد بێت مەگەر خوا غەزەبی لێکرد بێت ئەوەتانێ من غەزەب لە خولە کردووە خولە هۆ خولە وەرە دەرەوە خۆری وەرە دەرەوە ئەوەتانێ من حەمەمی باری شاریم باش چاوشی کرد دەستی بودیاوم گەر پیاوی وەرە مەیدان خاڵە هەموومین میکە بۆ خاتری پێغەمبەر ئەم جارە مەحموود برام ببەخشە زۆری لاس و نەخۆشە باوکم خاڵە حەمەمین
شکر تۆ پیاوێکی زەریف و حکومەتی ئیتر پێویست ناکا خەیاڵ بێتە سەر هەرزەکارێکی وەک خولە و قیدی لێڵ بگری با دەڵێ فراوان بێ باوکی باوکم مینە ڕەش تۆ ئەرەی خودە هەرزەکارە و ئەویش خۆیم لێکا بە ڕۆستەمی زاڵ و هەلا کوتێتە سەر وڵاوە و مەخفەری من داگیر دەکات ئەتەوێ حەمەمین بانشاریەشی خۆش بێت با هێر بێتە سەر سەرەفی من بە کوڕەزاکەت برێ ئەگەر ژن نییە با بێتە دەرەوە ڕۆستەمە با بێتە مەیدان خولەوە خولە خوێردی وەرە دەرەوە دز جەردا فیرار بە شەرەفم 29 کوشتووە ئەو ڕۆبەتەوەی کەم بەسی باش ساوش ئەهابی کە بە خاتری ئەم قورعانە لە کۆڵمان بەرەوە هێشتا کفنەکەی ڕەشەی بلای ڕەحمەر زەرد نەبووە ئیتر بۆ کفنێکی ترم پێدروی ئاخر چیمان کردووە چی بەخوا لە ماڵی دنیا ئەم چنی نارەشکە بم بیگرەوە ئیتر لە کۆڵمان بەرەوە وازمان لێ بێنە ناچۆرە بەکاوم پیتە خولە ئەمە حەمەبی بانشاریە وەک شێروا لە مەیدان وەستاوە گەر پیا وەرە دەرەوە بە شەرەفم بمڕۆ کارێکت پێ بکەم بە دەواری شەڕینە بینیت کوڕم بینی چۆن شەقی لەم قورعانە هەڵا بینیم دایجان بینیم ئەیکوا قورعانەکە بۆ چۆری ناکەن پیزە توخوا ئەگەر ئەوە لێ بپارێنەوە وەرتی لێبێنە لێ مەپارێنەوە خەممەخۆ کوڕم خەممەخۆ تۆ خوان لە پشتا ئاوە کافرە کافر ئاگال لە خۆ بێ بە قوربانە ئەڵێن قواتێکی زۆری وا بەدواوە بۆ ئێرەیە ئەزانم دایە ئەزانی چیم لە تۆ ئەوێت بڕۆ فاتمی لێ دوورخەرەوە با ئەوەنە لێ نەپارێتەوە دەبڕۆ دەی باشەڵا ڕۆم ئاگال لە خۆ بێ بە قوربانە خوێن بەرچاوی گرتووە ئەزانم ئەیەوێ بە دەردەکەی ڕەشەی ژنبران بەرێت ئەینەی خواتاڵە علاجی دەرد یەکەم دەبڕۆ پیزە بڕۆ توخوا فاتمی لە دوورخەرەوە با ئەوەنە لێ نەپارێتەوە دەبڕۆ پیاوی خۆت وەرە دەرەوە بە گۆڕی باوکم ئەمڕۆ یا پەتەخەمە ملت و بەدای ئەسپەکەەوە پەلتێش دەکەم یا تارایەکە خەمە سەر و چاوت و وەک بووگەت بەم خولە ئەڵەی چی دەوێ پیزە ئەڵێم با ئەو تۆ وەک بووک ئاسانە ئەزانم تێگەم ئەڵێکی دایە ئەزانم باڵا هەموو من توخوام جارە واز لەکاتم بێنە زۆر نەخۆشە وازرێ بێنە توخوا بخات پیزە خۆ چاک ئەزانی هەموو شابەژر چۆن لە هەمەمین بادشاری هەترسن قەسەم بەخوا ئەمڕۆ خولای کورد ڕۆح دەدەسم دەرباز ناکە خولە هەی لەژن گەمتر وەرە دەرەوە چوار گەم لێبگرە وەرە وازمان لە دۆنم جارەکەن ئەڵێ چی دێ ئەڵێم قوت بەڵ قوت کوزم بۆ کیۆڕۆی بڕۆ ڕۆح دەدەسم دەرباز ناکەی وەرە ئەی خواردی وەرە دەرەوە وەرە دز جەردا فیرار خۆتم بۆ بگرە ناوجاو بێدان چییە؟
شاری بێ حاکمە پێم بڵێ کێ بووە و قارەمانەیە ئەم نیوەڕێ بار چاوەشی کوشت کێ بۆ لال بوون قسە بکە نەجینەوەکو سەگەتان تۆپێنم پۆلیس ئەم پیس و چەپەڵە چیەوێ گەورم ئەم کابرا زۆر زۆر بڵێە ئەڵێ چی ئەڵێ حرب ڕووی نیاوە ئەم خواتە چییە ڕازەکە ئێ چیتر ئەڵێ ئێتر ئەڵێ هەرە لێ چاو بە جنایی معاون بەک بکەوێ هەی باشە وا چاو بە چاوم کە و چی دەیە کەم پیارە کۆت والله قوربان چیمە ئەوەمە لێ ئەوە لەم لێ تەسەڵوتە بێنێ ئەمەی دەسەڵاتێکمان نییە و ئەوەی ئەوە بە دوایە ئەگەر خۆلەبیزەی بەو شاخە بچن بیگرن واز لێ نەبێن ئەمە دەسەڵاتمان نییە بەو شاخەوەیە ئەڵێ بەو شاخەوە بەداگرن خۆشمانەزانین بەو شاخەوەی بەڵام بیزەبت لەکوێ بۆی ئێمەش لە کۆڵێەوە بینەوە ئێمەش وەگەوێ لێ دەمە سوزانین لەکوێ بەو شاخەوە قاچاخە هەی لە بەهەنێوە لەگەڵ مەحمەقانە ئاڵێم پێم ناڵێن لەکوێ تۆ پێمان بڵێ تا بەخشیشێکی باشی شوێنی والله قوربان بەخشیشی ئەوە منایە و ئەنجا من ناگەم لەکوێ کابراایە بۆ شاخەوە چاتەیە من بچم و شاخە بکوژێت ئاوا ئێوە دەرەقەت من چۆن دەرەقەتی دێم ماڵ باوکە وەک سەگی هەر بەربۆتە ناو خەڵکە بێدەسەڵات و بێگوناها بەگزاڵم خۆ زەواڵەوە بۆ بنێرێ تۆ بزانە چۆن ڕزق و ماڵی ئەو خەڵکە سووتێنێ تار وەکۆ ئەڵێم با بچم ئەو سەگ بابەوەکو سەگ تۆ پێن نەجاتمان بێ دانیشە تایر عاقڵ بە بە کوشتنی ئەو کۆتایی نایەت ئەوە ئەویشمان کوشت ئەوە نەیتر کە سوکارمان لەناوە بن بە قسەم کە عاقڵ بە و دانیشە آخر چۆنە بێ کاکە تاکە ئێمە چاوەڕە بین ئەوان وەک گڵایدان لە کەس و کارمان بکوژنێمە ژەروا بێدەنگ بین تالب قسەکەی مەحموود ڕاستە ئەگەر ئێمە تەقە بکەین معنای ئەوەیە بنزین بە ئاگرەکە ئاکەین عاقڵ بن باشە آخر با پێرەی چار چی بکەین چار هەر چاوەڕوانیە ئەبێ چاوەڕوان کەین کارێک خوابی کا خۆشە لە چاوەڕوانی بەولاوە چیمان دەسەڵاتە چاوەڕوانی چییە ئەوە ئێمەژە کوژن و ئەبێ هەر چاوەڕوان بی دەسەڵاتمان نییە چۆن دەسەڵاتمان نییە چاوەڕوانی وەڵا چاوەڕوانی بێدەسەڵاتی بێغیرەتیە باپیرە هێشتا نەبووی بۆ پیاوەی لە قسە لە قسەی گەورە بکەیت وەف لە دەست ئێوە وەف ئەوان لێەوە خەریکن قڕ بە خەڵکی چەمیاڵە هێنن ئێوەش لێرەوە خەریکی یەکتری کوشتنن ئەمەیە لە خوا غەزەب لە مێرو لە بگرێ باڵی لێ تاکە دەبەسە با لە داخیەوە یەخەی خوام نەدڕم دایە ئەبێ چاوەڕوان بین نابێ بە قسەیان هەردەکارانە بکەین باشە کاکە ئەوە بوو بەسێ پاڵی بەفەنی ئەگەر ببێ بە دەشە بێدان بە خۆمان نابگرین ئەبێتە هەمولمان هەبێت باشە ئامۆژن ژیانی ئێمە لەمە دوات چۆنە بێ ژیانی ئێمە
لە مەولا ئەبێ لە ناو کونە ئەشکەوت و شاخ و دۆڵ و بنبەردا بیبەینە سەر بەڵام پێویستیمان بە چەک هەیە بەم سێ و چوار چەکە هیچمان بۆ ناکرێت ئەبێ چەکی تر پێیاکەین جاء أول جنابي متصرف إزعاج بو دقة بدقة زيادة ما بوقع ودوام عليك بزوجني كاد عزو جدوك أخرى لنا وبري جاء أما أمر جنابي معاونين دي على تيجيش لأمد بەڵێ قوربان بەڵێ تێگەیشت ئێمە لاریمان لە ئازایەتی و چاشی جەنابتان نییە تەنانەت سەرجارێکیش لەگەڵ جەنابی مەعاونی چوارتا باسمان کردی بەڵام شەخسیە جەنابی متەسەڕیف داوای لێکردوین کە دەوری کاکە لاوە لە مەنتیقەکە هەبێ و پیاوان و مخبیر بڵاو بنەوە لە هەموو کورد و کوژبن و دێیەکە بۆ ئەوەی هەناو بە هەناو بە دوای ئەو زوو زەردانەوەی تا ئەگەینە سەریان و لە ناویان ئەبێت تەنانەت ئەمەش ڕسمی ئەو قاتیلەیە کە داوایان لێکردووی بڵاوی بکەینەوە بە هەموو دێیەکە و بەخشیشیشی بۆ دانا بۆ هەر کەسێ بە زیوی یا بە کوژراوی تەسلیمانی بکات قوربان چوو بۆ لای ڕەسوڵ بۆمان دەرکەوت کە کوڕێکی باشە و خراب نییە ڕازەکەی ڕەسوڵیش و ئەوڵگوچوونیش کوڕی چاکن ئەم ڕسمە چیە مامەعەزە قوربان ڕسمی جەنابتە من بەڵێ ئەمە چی ئەم نووسراوە لێ نووسراوە مامەگە بەخۆ لەسەرکە بڕێ ئەو خەمەوارە بێنە کاکە ئەمە ڕسمی جەنابتە مەبلەغی 2500 دینار بەخشیش بۆ ئەو کەسەی خولەپیزە بە زیندوی یا بە کوژراوی تەسلیم بە حکومەت بکات جا باشە ئەم 2500 دینارە
ئەگەر بیکەن بە مەکتەب و خەسەخانە باشتر نییە؟ قراری جنابی متصرفی لیوای سلێمانی بگرن وا دیارە قسەی خۆش و شیرین لەگەڵێەوەی سەگ و سەگ بابە هیچ فایدەیەکی نییە بۆیە جنابی متصرف ئەم قرارەی دەرکردو ئەمەش دوایین قرارە جۆ بگرن ئەوەی جێگای ئەو خوێن ڕێژ و خۆفرۆشانە ئەزانێکە لەگەڵ خولەپیزایە و پێمان نەڵێت وەکو ئەو سەگ و سەگ بابە نەحسابیان بۆکەی نەڵێن حکومەت لە ئێمە غافڵە ئێمە معتەمیدی خۆمان لە هەموو سوچێکا داناوە ئەزانین ئەوە چەند خۆفرێکێک و عەسکەری فیرارە لەگەڵیانە ئێستاش چەند عەسکەرێکی فیرارمان گرتووە و ئەیان بین ئەگەر کە سوکاری ئەوانە کوڕەکانیان تەسلیم نەکەن ئەوە ئۆباڵی خۆتان بەبلی خۆتان ئێستاش بڵتا بچێن و بڵاو بەخێر بێنەوە خۆتان بەخێر بێنەوە پێم بڵێ تا یاردەم و باسی ئەم خوارە چییە؟ کاکە خواتێگایەتی بەسەر ئەو دێە کۆمەڵی عەسکەری فیراریان گرتۆ ئاوە بردیان بۆ چۆ؟ بەرە ئەو دارستانەی ئەولا یەڵا دوام کەون یەڵا یەڵا يلا خيرات شكاكان ان يبزنن دي نكي تايا با بيكوجم وەکو سەگ بیتۆ پێ نا دیل کوشتن پیشەی ئێمە نییە جوان نییە نەکەی ماما عەزا دیل نەکوژن یەڵا با ئەو عەسکەرە فیرارانەش بڕۆنەوە بەناو کە سوکاری خۆیان دەی بیان کەنەوە دەسوقاچیان بکەنەوە با بڕۆن یەڵا دەی دەی خێراکەن یەڵا پۆلیسە دیلەکانیش با بڕۆنەوە ملیان بشکێنن یەڵا هەتا دەی داوشێن دارشێن چۆن هێشتان چەکتان کەن نازانن چەک شەرەف و ناموستانە
وابزان ماویان خەوتون بەس هیچێکیان بەخەبەرە تەواو کەوتنە داوەکەوە جێگوێ بکەن بە هێواشی دوام کەون ناس القوات حسن دخلك حسن نسل سمع خيرك دي حسن نسل كيف من الرسول مخالفين من الرسول بالخالفين لا رسول شيء يا قوات الجزر لغب شادو يا نايم حسن كان دي اقوى خيرك ما اقول انا بديت خيرك مجموعات يقول بيزا ئەوەتان لەو سەرەوە ئەوتان بۆرە ئەوە برینارە برینارە چۆن شکر باسە برینەکەی زۆر قورس نییە پیزا هەر ئێستا خۆتان کۆکەنە و دەی خێرا ئێرە بەجێ بێڵن تازە لێرا کەشم بووین و لێرە ئیدارە ناکەین پیان زانیوە هەر ئێستا خێراکەن دەی خێرا دایە تارت نان کوژن دیلەکان مەکوژن دەستیان مەسن و مابڕن یاڵا دەی خێراکەن پیزا خێرا
لاي والله أرحمك يا قسەی وای لایە دەگانی زۆر خۆش هەرێ کاکە ئەوە نەمازانی خەمی ڕەحمەتە یا خەمی جیسکەکەتە دایە بەڵێ کوڕم تۆزی عاقڵ بە عاقڵ بۆ پیا و باشە هەزار گیسک بە قوربانی پەنجەیەکی ڕەحمە بێت ئێمە جوان ئێمە جوان الحمد لله حمد و سنا بۆ تۆ خوای جان بە دنیادا مەزرایی بێ خوا لێمان نەسێنێ یا ڕەبی ئاها بەذاتی خوا جیسکێکی تریش حمد و سنا بۆ تۆ خوای جانێک خۆشە ئەمە بزێکی خۆشە تا بەیانی هەڵینەوە بوو بە دوو جیسک شەو هەتا بەیانی خەریکی گۆشت خواردنەبێت یا ڕەبی لەخوا بەسابێ خێران خێر بێ ئینشاءالله لێ بخێن بەخوا برات نهار قسەکانی بواشە یا ڕەبی هەر لە خۆشیابی یا ڕەبی الحەمد و سەنا بۆ تۆ ماشەڵڵا وەڵا ئەمان لە مامی خۆیەتی خوا پیسەکە منیش لەدایک بووم ئاوا منی شکرۆتە باوەش ورینەوە بوار بێدەنگبوون چاوەڕانی جیسکی سێم نەکەن تەوا وەرە دوانەیە چی جار بۆ خاتری خوا ئەمە ئەشکەوتی شاخی هەڵوانە من هەموو قواتەکەم لەگەڵەوە هەموو شتێکم ئامادەیە باشە بەخێر بێت جا ئەمری جەنابتان چییە؟ معاون عەزەدین ئەمر قووسەیە خۆت و جەماعەتەکەت بڕۆن برێنەکانی خۆتانە بن معاونی وریاوە بەڵێ گەورم قوربان خۆت و جەماعەتەکەت بەڵێ بڕۆن بەڵێ باش فەولایە قوربان منیش دەگەڕێمەوە لای قواتەکەی خۆم فەرموو ئاگادار بە
بۆچی خەونایەوە بەرە بەیانە واللهی پیرۆزخان دڵم باش ناڵێ لەوەتەی باش شاوەش هەڵی کوتایە سەرمان وەکو شملی شەڕ لەو کاتەوە دڵ باش ناڵێ بڵێن چی وا سەبەب کارمان بگرێت ئای لە فرتو فێڵ چیە لە خوارەوە ڕەسۆڵ مارە وا دیارە نووسون هەمویان مام سەید چی قەڵماوە وەڵڵاهی دەنگەندەنگێکی زۆریە لە خوارەوە ئەو ڕەشاییە چییە ئەوە بەرەو یارەیان ئەوە چییە هەڵ بە هەڵبێکی زۆریشە کاکە ئەگە لە خۆڵێن خوارەوەیە ئەو ڕشانە بینی چەند زۆرن تالی بەڵێ لەوە چێ ئەم جارە بە نەخشە و پیلان هاتوون لە هەموو خۆڵێکەوە هجوومەکەن باش ئاگاتان لە خۆتان بێت باش بەسەر چاو کوا بۆرێ لەکوێ بۆرە 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 بڕۆ دوو ئەوان بڵێ تەقە نەکەن تا خۆم تەقەکەم باش ئاگایان لە خۆیان بێت بڕۆ معمول بۆ تەقەناکە وا خەریکە نزیکردنەوە لێمان کاکەم وتی کەس تەقە نەکە هەڵبەتە کاکەم مەرامێکی خۆی هەیە چاوەڕوانی ئەو بکەن بە ئەو تەقە بکان جایمە تەقاکە چی لێ هاتۆ کاکەم بامەکە
نەیتا پێشەوە کەفر ئەگەر خۆ بە پیاوەزانی خۆتم بۆ دەرخە من مەعاون عیزەدین ئامرقۆی سیارم وەرە مەیدان معاون عیزەدین منیش خولە پیزەم با ڕاهی بە جەهەنەم شاد دەکەم کار لێکەم گەرێنە دواوە تۆ بیوەڕی با لێکوژم ناگەڕێمەوە تا نەدەم لەگەڵ خۆم معاون عیزەدین چۆن براکەمە برینار کرد ئێستا برینارە دەکەم خۆتم با بگەر نامەرد قاسم نەکەی تەقەی لێ نەکەی حیفە پیاویوە لە پشتۆ بکوژی دە و تەقەی لێ بکرێ پیزا وەختیەوە نییە بڕۆ خێران ناڵەکان و ژنەکان دەرتا بامام سەعید بێ بەلای واغەکان يلا يلا البدن بقوا انسحاب كان يلا أفلت كواوكا يلا ثانية تدر غرب غربية غرب بس أي باشا محموم النار وشا حجمه كسيدان له طبلي أو هنبن باقسم زانو Hiç يا رسول الله سينا خبتتوك خيري
موسيقى محمود باوكم لسر خوبة يزن ما عزا بريدو داي دو يا رجال بخفاق أطاي منه والله قدي سمخوي رجال شان جانم بيوتي وتبتعي سر الرأي مجاني نيد خويا بكش شان جانم بيوتي محمود ليه قرع برندو بخبخ خطأ منه ليه قرع رم بافيرا واجب لدنا برندو وسيكا لك يا وجهك يا مخاطبي نبو كندس النقريت برندو نبو كندس النقريت جان خلا دايجان تخوى تاير مقري كوري شيرين مقري بتنها تشاسور كلنا وبو بياو بسا دايجان بمبورا لتاو تاير أحكام للدنيا نما أبو وشم لا يقوم نما أبو تاير تاير زانم بخوا خلا جان منيش دايتم دايت منيش لتاو تاير أقري لهنا ومبربو خريكا قرنتي أمربي أوف تاير جان دايك بدري تاير أخوي الزعالة جيبي رولا دايجان تاير بيكز نية اگر شتيكي ليبكن بو خوايا همو دنياي لسر سلوتينم تاير نابي بتنها بيت
هێشتا نەبووی بۆ پیاوەی لە قسەی گەورە بکەیت وەف لە دەست ئێوە وەف ئەوان لێەوە خەریکن قڕ بە خەڵکی چەمیاوە هێنن ئێوەش لێرەوە خەریکی یەکتری کوشتنن ئەمەیە لەخوا غەزەب لە مێروولە بگرێ باڵی لێتایاکە دەبەسە با لە داخیەوە یەخەی خوارد نەدڕم دایە ئەبێ چاوەڕوان بین نابێ بە قسەیان هەردەکارانە بکەین تایر بێکەس نییە ئەگەر شتێکی لێ بکەن بەو خوایە هەموو دنیای لەسەر سوودێنم تایر نادێ بە تەنها دێت ئەمە لە باتی تایەرە هیچ تریش بەڕێوەیە با لاوەش خۆی حازرکە أنا خوشيا جماعتي شتا ومتكان نبينيوا شتا كيا كل بيزا جماعتك هي نا والله هر ناس يا ناسم كاكي جان خلا بيزا كاكا وابزان وفا هذه خشي خلا بيزا لا شي كيلو باب قرينو بي أو خير بو كاكا جان واقرانوا شو خير نيا كاكا نمت يدرو ما نقلاتي بقي تكبر نينا بيسوا واحتالا أظلمها بيسوا رسول شهادك كاكا
بەڕازەکان هاتوون. باشە ئادەی پڕینە یاڵە هەموو ئامادە بن یاڵە ئادەی فاتە بڕۆ لەشکەوتەکە تفەنێکی بۆ بێرە با بڕۆ لەگەڵانە نا وەرە با پیرە تۆ لەگەڵ بۆرا ئاگاتان لەو ژنانە بێ و ئاگاتان لەم ناوە بێت پیزە ئاگاداری مناڵەکان بە ئادەی کوڕینە یاڵە دوان چاوی چاک بە مەحموو بازێم لەگەڵتان ئەمانە لە بریتایە هێشتا هیچ تریش ماوە مزاڵمانە چی قسەبخانەیەکیان دروست کردووە ئەمە قبوڵ ناکرێت بە تەحملی کەسان نەماوە حکوومەتێکی وا گەورە گران لە دەست کۆمەڵی زەردە و پیاوەختار ئاوا چوو بێت ئێوە هەتاکەین لە ماوەی 4 ساڵە 120 پۆلیس کوژراوە 60 غەیرە نزان کەس نەیتوانێت هیچیان لێ بکات تەنها لاوە نەبێت ئەویش هیچیان لێ ئەدامکردنە ئەمە ئیشێکی گەورە بوو بۆ لێم بەڵام ئێوە چیتان کردووە وا بڕوا هەمووتان نەگۆڕن کەس نایانەوە لێرە ئێستاش نەچوە بچێت هەچی پۆلیسە بیخەنە شەڕە غەیرە نزانی تەعین کرد نامانەوە ئەوانە بمێنن حەیامان چوونە دەوڵەتەکانە نامانەوە بمێنن بە هیچ نەوەیەک ولا محموان ولا محموان لا وبردلانن من سنتوانك واوانيان بالبرو توارتا توبرو بس خالجان اقل خوبي برو توبرو راكا راكا ولا يوان تبا ابو برا نازانم فاتم نازانم وتمشي هەل لە خۆمەوەی بزرچێنم بە تاو دایکم و ڕەحمە و مناڵەکان و خوشێتم لاتووە هەر لە خۆمەوە قسە بزرچێنم دنیا
چۆنەکو دەسا ڕەمان هاڕی خوا سەبەب کارمان ئەو لاتر چێت وەکو ئەم هەموو خەموو خەفەتێ یانێ کاکە گیان ئەمە 4 ساڵی ڕەبەقە 4 وەکو وەحشی لە ناو ئەشکەوت و شاخ و دەشت و دۆڵا ژیانە بینە سەر آخر باشە ئێمەش ئینسان نەبووین خوا آخر کاکە گیان ئەوان ئەیانەوێت تەسلیمیان بیت تەسلیمیان بم بۆ بە تەسلیم بوونی من ئەم وەحشەتە کۆتاییەت تەماشاکە سیر کە ئەم هەموو کوردیان بە غەیرە نیزامی قەید کردووە بۆ گیانی ئێمە باشە ئێمە کورد نین کورد و پارە و خیانەت سیرکە تۆ سیرکە بزانە لاوە کاکە گیان ئەوە بە تەماچی مەعد بۆ خوا بە تەمام ئەچم بۆ ڕاو چی؟ ڕاوی چی؟ ئەگەر ئەم ڕاوە نەکەم شێتە بنفاتم باخو لە سەلکە و تالیب لەگەڵا بێت واز بێنە کەسم ناوێت فاتم وازم لێ بێنە با لە داخی دۆ خۆم نەکوژم ئەخر کاکی کەم وەکوێتی هاوار کاکە بە قوربانە بم کاکە هیلاوی پیس بۆ نازانمە چی بۆ کرد ئەی دایان پیس مێردەکەی بە کوشدا بۆ ئەوەی تەخت بێ بۆت ها بۆیە ڕقی لێمە خەمن نەبێت لاوا وەک سەگی هەر دوایان کەوتووە تا نەیانگرێ واسیان لێ نایەنێ خۆزگە وا بواە پیاوەکە خۆزگە بەڵام بەخوا دڵم وان پێ ناڵێت ئافرەت تۆ بۆ ئەوە ترسنۆشی تۆ ژنی چێ پێڵێ مێردەکە مەسوولی گشت ئەم ناوچەیە منیش داماوە لێ قەومایەکم وەکو تۆ سەرمامە سەرما دەوەرە وەرە پێشەوە خۆ گەرم کەرەوە بەس بەخوا نانم نەماوە بدەمێ چونکە منیش خەڵق خێرم پێیەکات ئەی ناکە خەفەت مەخۆ برسیم نییە برسیم نییە بەس ئامان نەچیتە دەرەوە بۆ ئەی سەگەهارەکە لە دەرەوەیە سەگەهار مەبەستم لاوەیە نەگوا بزانێ خو لە پیزەیت و یەکسەرە و کوژێت نانە ترسم نەبێ قەی ناکە
باشە تۆ ئەگەر خولە پیزە ببینی چی لێکی؟ من خولە پیزە ببینم هەردوو دەستی ماچەکەم چکە خولە پیزە فەقیر و هەژاری زۆر خۆشەوێ دووەمین خۆزگە بمبینایە و پێم وتایە جۆلانەیەکم بۆ دروستکە خەفەت مەخۆ ئیەت و جۆلانێشی بۆکە تەی خوایە کووە منە ڕۆم ئێستا خوا حەفیز خوا حەفیزێ بێ چی ئافرەت کردنەوەی دەرگای چی ئافرەت ئەوە حەرەسەکەی بەردەرگایە کێ توانێ بێتە ژوورەوە ئەو پۆلیسەکەی بەردەرگایە ئەوە تو چی دەیاتیتە ژوورەوە ئێستا بەم نیوەشەوە ئەوە منم خولە پیزە خۆت نەوە ئەگەر پیاوی وەرەمەیانم هەرمەوەتە نەجوڵی نەجوڵی چییە بۆ ناوی قسە بکە هەی ناپیا تو جۆلانێکی جوانێ بۆ دوور جۆلانی تۆم نایە جۆلانی تۆم نایە بابا جۆلانێکی زۆر جوانێ بۆ دوور جۆلانی تۆم نایە ئەستەغفیر الله دەستی من ماز مەکە بەڵام پێی گەێنە پێی بڵێ کە خولەش ئینسانە درڕندە نییە گوێ بگرە هەتا سبەینێ مۆڵەتی ئەم کە ژنەکەم و دایک و مناڵەکان بەربەی لە چوارتا ئەژینا دوایی خوێنی خۆتان لە ملی خۆتان کوا لاوە لە شوێ حسابێکی زۆرم لەگەڵی وشا هەیە وإنا إليه راجعون لا حول ولا قوة إلا بالله شافي خبرنا داو بداوا پۆلیس خێرا خەبەر بەرن بۆ مەخفەرەکە با چواردەوری دێ بگرن با خولێ قاتیل دەرنەچێ ئێوەش وەرن دیارە لە ناو کەلاوەکەیە وەرن بە دواماوەن
زنبلی ناکرد نەکەی ئەمەیە بە زیینەتی بیبەم من چەند ساڵە بە دوای خولە پیزەوەم بە تۆی هەر ئێستا دەم بەسەر پشتیکەرێکاوت بەم وەکو چۆن تا لەی براتم بە ئێدامکردندا ئاوە لە ناوەڕاستی شارە بکەن بەدارە نەکەی ئەمەیە بە زنجەتی بیبین خەڵاتەکە وەرگرین جەماعەت ئەوە خولە پیزەیە بەزەلیلی لە بەردەستی منایە تۆ چیت منم ئامۆزاجان خولە سەلکە کوان جەماعەت لە شوێن کوا تالی بوو بۆرە و ڕەسوول و مامە عەزەوەوان لە شوێن ئەوەتانەوە هاتن ئەوەتان کاکە گیانەوەتان شتەوە مەحمەدجان بە قوربانێ بم مەحمەدجان چیم لێەکەن بە قوربانێ چیم لێەکەن بی بگو لە وڵاکان لەولە خێرا کاکە بگەین نزیکە تو بەڵێ باش خێراکە وا شەبەقە بەڵێ باش ئێوەش بەدەم تەقەوە هەموو ئینسیحاب بکەن و خێرا بگەڕێنەوە باش مامە عەزە کاکە ئەسپەکە زۆر شەکەت و هیلاکە ئەزانم ئەول بەسە زمانە چوار پێنج گولەی پێوەیە لە ئێوارەوە خوێنی لێ شۆڕێت بەڵێ گولەیە بنێ بە ناوچەوانیەوە با ئیسراحەت بکات بەڵێ باش ئەم ئەسپە خزمەتی کردی کاکە
آخر باش ئێمەش ئینسان نەبووین خوا آخر کاکەی گیان ئەوان ئەیانەوێت تەسلیمیان بین تسلیمیان بم بۆ بە تەسلیم بوونی من ئەم وەحشەتە کۆتاییە تەماشاکە سەیرکە ئەم هەموو کوردیان بە غەیرە نظامی قەید کردووە بۆ گیانی ئێمە باشە ئێمە کورد نین کورد و پارە و خیانەت كاكا بقربانة بم قصفك تخوا قصفك كاكا جيان كاكا تالي الله يشي كاكا جيان أمانتي تو في زو نالكانو رحمة كاكا أي إخوان الله خلاصي زمرا لا بلا فرسك كاكا جان تقوى كاكا جان إذا جاي مالا يسألك تشيانا ببرسم كابرا مالا برسكم لا تشيانا ببرسم كابرا سركشكم كاكا جان أي خمرا أي خمرا قش خلقي بيحسر يمرا كاكا بقربان المرا زايا برا خش كدا كسبا بقربان من كاكا يار أنا شاية بهذه الأجيال كاكا خالة مسايا قلت زبرا خالة أخوة كاكا كسبوي كاكا غلام الله كاكا خش كدا كسد الراكاكا كاكا غلامي زبرا جيد صلاتي يوم كم دوت كلاني حلويا ضليا بنصمم بويوم شي ثانوي جيد صلاتي يوم كم دوت كلاني حلويا ضليا بنصمم بويوم من كيك جار دجيم دمر ولاية مزكيلنجا وبالي الخير درجة بس ويدولي كفنجا من كيك جار دجيم دمر ولاية مزكيلنجا وبالي الخير درجة بس ويدولي